لە مانجی قورئانی پیرۆزدا و لە یەکێک لە شەوانی قەدردا دەستگای نووری حکمە لە قیسۆران شەوێکی قورئانی بۆ ژمارەیەک دەنگخۆشی ئیدارەی سۆران بەڕێوەبەر. قورئان خوێنەکان داواکارن بەهرە و توانای گەنجانی دەنگخۆش گرنگی پێ بدرێت و فەرامۆش نەکرێن. باشترین چاڵاکیش وەکو دەڵێن کە پێشکەشی موسڵمانانی کەین خوێندنەوەی قورئانی پیرۆز بوو. هەر لەبەرەوەش بوو کۆمەڵە قورئان خوێنێکمان لە شاری سۆران دەستنیشان کرد کە کۆمەڵ خەڵکێکمە تێدا داوت کرد. شەوانی لەیلەتول قەدر بوو، وتمان باشترین کات باشترین وەخت کە تێیدا بەسەر بەرین و خەڵکی لێ سوودمەندکەین خوێنەوەی قورئانی پیرۆزە. و هەموو ئەو گەنجانش بیتە هاندانە کلویان کە بەهرەیان هەیە و بەهرەی دەنجیان هەیە و مەقاماتیان هەیە بتوانن لە شێوەی ئاوا بەهرەی خۆیان دەربخەن و ئەوانی دیکەش چاو لەوان بکەن. لە کەشێکی ئیمانیدا و بەدەنگە پڕجۆش و خۆشەکەیان قورئان خوێنەکان دڵی ئامادەبوانیان خۆش کرد و هاوڵاتیانیش دڵیان لەگەڵ ئاەتەکانی قورئان ئاوێزان بوو. وإنه لقسم لو تعلمون عظيم إنه لقرآن كريم خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم ألف لام را تلك آيات الكتاب المبين إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون وإنه ئەنجامدانی ئەم جۆرە چالاشیانەی تایبەت بە قورئانی پیرۆز هاندەرن بۆ ئەوەی گەنجانمان بە تایبەت زیاتر ڕوو لە خوێندنەوە و شارەزابوون لە کۆتاپەڕاوی خوای گەورە بۆ مرۆڤایەتی بکەن و کۆڕ و کۆبوونەوەکانیش دەبنە مای خێر و پاداشت بۆ ئامادەبوانیان. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.